بەڵێ ئەکید لەسەر پرسی بڵێن گیراوان و زیندانیانی هەم با بڵێن وەکو ناوچە دووهۆک و بادینان ڕەنگە بەشێک لە پەرلەمانتارەکان وەکو پیشەی مەبدەئیان لەسەر ئەم پرسە زۆر بەدەنگ هاتێ بێتن و ئەو ڕێکارانەی کە لە چوارچێوەی پێڕێ و ناوخۆی پەرلەمانی کوردستان و پەرلەمان ڕێگەی پێدا گردە بێتیانە بەر بە نمونە تەقدیمکردنی یادداشتوە تەڵەب ئاڕاستەی سەرۆکاتی پەرلەمان کراوە بۆ ئەوەی لە ڕێگەی پەرلەمانەوە هیچ نەبێت کار ئاسانی بکرێت بۆ ئەوەی ژمارەیەک لە پەرلەمانتاران کە داوایان کردەوە بە پێ یادداشت لە نزیکەوە بیان بینن و ئاگداری دۆخۆباری تەندروستیان هەبن لە پاڵ ئەمەدا هەمومان بەجددی با بڵێن تێبینیمان لەسەر ئەوە هەیە کە ئەو دادگای لەسەر ڕاگیراوانی هەم بادینان و دووهۆک کرا بەداخەوە زۆر نائادەلاتی پێوە دیار بوو سەرباری ئێمە چەندین یادداشتمان ئاڕاستی پەرلەمانی کوردستان کردووە. بەڵام بەداخەوە پەرلەمانی کوردستان وەکو ئەرکی خۆی بە ئەم یادداشتانە کاری نەکردووە نەیتوانیوە خزمەتێکی بچووک بۆ ڕاگیراوانی یا زیندانیانی بادینان بکات لە کاتێکدا ئەمە ئەو پەڕی نەعەدالەتیە بەرامبەر بە ئەوان دەکرێت و ئەرکی ئێمەشە وەکو پەرلەمانتار کە یادداشتێک ئاڕاستی پەرلەمانی کوردستان ئەکەین پەرلەمان بە دەنگی ئێمەوە بێت چونکە ئەوە ئێمە بە ئەرکی خۆمان هەڵەسین بەداخەوە لەلایەن پەرلەمانی کوردستان و هەمیشە ئەو یادداشتانەی کە ڕەهەندی با بڵێن سیاسی یا جۆرێکی کە باگراوندی هەبێت پشتگوێ دەخرێت و وەکاری پێ ناکرێت و من بۆ خۆم لەسەر یادداشتێک کە ئیمزام کرۆ داوام کردەوە وەزیری ناوخۆ بێتە پەرلەمانی کوردستان وەکو لایەنی معنی لەسەر ئەم پرسا پێش ئەوەی تەنانەت با بڵێن بگاتە ئاستی حکم ڕوونکردنەوە بادووە لە دوای حکومدانیان ئێمە داوامان کردووە کە بیان بینین بەڵام هیچێک لەم یادداشتانە لایەن پەرلەمانی کوردستانەوە کاری پێ نەکراوە ئەکیدین ئەو بێدەنگێشی کە بەدی دەکرێت چی لە پەرلەمان و بەداخەوە لە ئاستی ڕای گشتیش ڕەنگە بەپێی پێویست نەبوو بێت ئەمە پشتیوانیە کە بۆ دەسڵات کە بتوانێت ئەوەی مەبەستێتی بەو جۆرە سزای ئەو ڕۆژنامەنووس و چالاکوانانە بدات. ئەکید ئێمە دۆخی ئەو زیندانیانە لە نزیکەوە ئاگادارین چونکەوەی دەوتێت لە میدیاوە ئێمەش هەر ئاگاداری ئەوەین بە حکمی ئەوەی وەکو پێم وتن ڕێگەمان پێنایەن ئێمە وەکو پەرلەمانتار بڕۆین یا بتوانین بیان بینین و لەگەڵ ئەمەدا ڕۆژنامەنووس قارەمان شکری من بۆ خۆم ئاگادارم ئەمە پێم وایە زیاتر لە 3 جارە بەداخەوە هەر جاری لە ژێر ناوی بیانوویەکدا دەخرێتە کوچەی زیندانەوە کەس ئاگاداری دۆخ و گوزەران و ژیانی ئەم ڕۆژنامەنووسە نییە و من پێشتریش لەسەر ئەم ڕۆژنامەنووسە چەندین تەڵەبم داوەتە پەرلەمان و حکومەت بۆ ئەوەی بتوانین بیان بینین و ئاگداری کیسەکانیان بین و ئەو بیانوانەی کە دەگیرێتە بەرامبەر بە ئەم ڕۆژنامەنووسەیە هەر چالاکوانێکی هەر ئازادێکی خواست هەمووی ڕەهەندی سیاسی لە خۆ دەگرێت ئەوەی کە با بڵێن شتێک بێت لە زمنی یاسا و یا بەکردارێکی نایاسایانە ئەمان هەستا بێتن.